سڵاو بینەران و گوێگرانی ئازیز، زۆر دڵخۆشم کە جارێکی تر لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕامانی ئەم هەفتەیەش. وەک هەموو لایەک لە دەزانن لە یەکەم زنجیرە بەرنامەکانی دەستپێکدا ئاماژەمان بە ڕیشە جۆرە و جۆرەکانی بزوتنەوەی شۆڕژگەڕانی ژنجیان ئازادی کرد. پاشان چالاکیەکان و تاکتیکەکانی شۆڕژگەڕان لە ناوچە جیاوازەکان و جیاوازی و یان لایەنە هاوبەشەکانیان تاوتێکرا. لە بەرنامەکانی دواتردا سەبارەت بوو بە لێکۆڵینەوە لە تاکتیکەکانی شۆڕژگەڕان و پشکنینی چینایەتی هێزی زاڵ لە بزوتنەوەی ژینادا و لە بەرنامەی هەفتەی پێشوشدا کاردانەوەی هێزەکان تاوتێکرا. ئێستاش بەشێکی تر لە بەرنامەکەمان درێژە پێدەین بە ئامادەبوونی هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێ کەریم، سڵێکی گەرمت لێبێ. زۆر سپاس، ئەم کاتتان باش و ماندوونە بن. هەروە سڵاو لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵش. زۆر سپاس بۆ بەڕێزیشێت کە ماوەیەکی باشە ماندوومان کردویتی و لەگەڵمانە بەردەوامی. هاوڕێ کەریم، وەک لە پێشەکەکەشدا باسم کرد، ئەمڕۆژ بەرنامەکەمان درێژە پێدەری بەرنامەکانی پێشووە. وەک دەزانن کە پێشووتریش باسمان کردووە، بەرنامەی ڕامان بەرنمەیەکە کە لە ڕیشە و باقوڵی لە بابەتەکان دەمانەیە بکۆڵینەوە و جوان ڕوونیان بکەینەوە. بۆیە ئەم بەرنمەیەشمان کردە چەند بەشێک و پێما بێ هێشتا ماوەکە قسە لەسەر ئەم بابەتانە لە سەرەتاوە بەرنامەکانمان ببینن لە سۆشیال میدیاکانی و پەیجەکانی کۆمەڵە بەرنامەکان هەیە، سێری بکەن. هاوڕێ کەریم، زیاتر لە وەختی بەرنامەکەمان با نەگرم، دەچمە سەر ڕاستەخۆ پرسیاری یەکەمم. بزوتنەوەی ژنجیان ئازادی لە وەرزشکاران یان وەرزشوانان خاوەن قەڵەم و بیرمەندانی ناوخۆ چۆن ڕەنگیدایەوە و کاردانەوەی ڕژیم لەم بارەیەوە چۆن بوو؟ زۆر سپاس بۆی کەم دەرفەتتان ڕەخساندووە. جاریش کە سپاس بۆ بینەرانی ئازیز کە شوێن پێ ئەم بەرنامەیە دەگرن و گوێبیستی بەرنامەکانمانن. دیارم بەرنامەی لە هەر بە باسکرا لە چەند بەشدا قسەی لەسەر کراوە، ئێستاش بەشیشی دیکەی ئەو باسە درێژە پێدەین. بۆیە من بۆی کە گرەی دەمەوە بە باسەکانی پێشوومانەوە جۆگر تێبکە لەوەی کە باسەکە پێشتر لە شوێدا کۆتایی هاتووەوە چۆن دەتوانن بێستا تێکەڵشێشی یەکتر بن. دەگەڕێمەوە بۆی کە هەر لە باسەکانی پێشوودا ئیشارەمان بەوە کرد کە شۆڕشی ژینا یان شۆڕشی ژنجیان ئازادی ڕاستە لە شوێنێکەوە، ینی لە سەر گۆڕستانی ئایچی بەهۆی ڕووداویش دڵتەزێنی مەرجی ژینا و لە شارێکی تا ڕادەیەک دواکەوت و پەراوێزی وەکو سەقز لە ناوچەیەکی میلیتاریزەکرا و دواکەوت و ڕاگیرا و بەڵام لە هەمان کاتدا کانگای شۆڕش و بەرخۆدان و شیاری جەماوەر ڕوویدا. بەڵام زۆر زوو سەرتاسەری بووە، سەرتاسەری ئێرانی داگر و تەنانەت لە خۆناغێکدا سنوورەکانی ئێرانیشی بەزاندووە بە تعبیرێک جیهانی بووە. و بەم سەرتاسەری بوونەوەی ئەو توێژەی کە بە زۆری کەوت نەژێر تاسیری دیارەخۆ پێکهاتەی خودی شۆڕشەکە باسمان کرد لە پێکهاتەکەی کە لە جەماوەریشی بە زۆری توێژی لاو لە ژنان لە جەماوەری چینی خوارەوەی کۆمەلگا و زەحمە کێشان و بێکاران و پراوێزی شارەکان و کۆمەڵێک لەوانە پێکهاتەی سەرێکی ئەو بزوتنەوەیە بوون. بەڵام لە هەمان کاتیشدا توێژێکی دیکەی کۆمەلگای خستە ژێر کاریگەری و هەست و سۆزی ئەو توێژەشی بەرەو لای خۆڕای شائویش بریتی بوون لە وەرزشکاران، هونەرمەندان، بەشی شانۆ، بەشی سینەما و زۆرێک لە تیفەکانی دیکە. بۆ نمونە ئێمە ئەگەر بەڕوونی باز لە فاکتەکان بکەین یا لەو دیاردانە بکەین کە لە عەکسول ئەمەل یا کاردانەوەی ئەو لایەن و ئەو توێژانەدا دیتمان ئەوە بووکە لە ئەو ئوردوانە یا بێستا ئەو تیمە وەرزشیانەی کە ڕاست پێدرا ڕەوانەی وڵاتەکانی دەرەوە دەکران بۆ هەندێک یاری یا شێبەرچێ نێودەوڵەتی، چ لە تیمی وەرزشوان یان والیباڵ یان بێستا شاخەوانی یان تیرەندازی
زۆرێک لەوانە ئێمە لێمان دیتن کە بە شێوازی جۆراوجۆر بە ئەکتی جۆراوجۆر کاردانەوەیان لە خۆیان نیشانداوە سەمپاتی خۆیان یان بێستا سۆز و هۆگری خۆیان بۆ ئەو بزوتنەوەی دەربڕی پشتیوانی خۆیان لەو بزوتنەوەی دەربڕیوە لە هەمان کاتدا بەرامبەر بە زەخت و زۆرەکانی ڕژیم دەوەستانەوە بۆ نمونە لە هەندێک لە مەیدانە وەرزشەکاندا کەم نەبوون ئەو ئەکتانە ئەو بێستا هێما سمبولیکیانەی کە ئێمە شاهیدی بووین لە وەرزشوانان کە لە خۆیان نیشانەدا بۆ نمونە کاتێکە لە دەستپێکی یاریەکاندا سرودی بێستا کۆماری ئیسلامی دەخوێندرا زۆرێک لە وەرزشوانانە خۆیان دەبوار لە خوێندنەوەی سرودەکە یان بێستا لە کاتی شاخەوانیدا بەبێ ڕووسەری شاخەوانیان کردوە وەرزشەکەی خۆیان تێپەر دەکرد یا مثل نمونەی شەترەنج بازەکان لە کاتی بێستا مسابقەکەیاندا یا شەبرچەکەیاندا ڕووسەریان لەسەر خۆیان لادەدا ئەوانە ئەو ئەکتانە بوون کە ئێمە لە دەرەوە شاهیدی بووین وە لە ناوەوەش تەنانەت زۆرێک لە سینەماکاران زۆرێک لە ڕۆشنبیران لە خاوەن قەڵەمەکان زۆرێک لە بەشی تائەتر و هونەر ئەوانە بە شێوازی جۆراجۆر ئەگەر چی بەڕیسکی شێزگار زۆر لەژێر مەترسی شێزگار زۆردا بەڵام لە بەرابەر ئەم ئاخێزە و کاریگەریەکانیدا بێتفاوت نەبوون بێ هەڵوێز نەبوون و زۆربەی هەرە زۆریان هەڵوێستیان گرت ئەگەر چی ڕژیم بۆ ئەوەی کە ئەو توێژە نەبن بە سمبل نەبن بە هێما و ئیلهام بەخش بۆ ئەو بزوتنەوەیە زۆر زوو زەختێکی لە ڕاددەبەدەر و مزاعەفی خستە سەریان زۆریانی دەست بەسەر کرد زۆریانی مەمنوع خروج کرد زۆریانی بێستا لە سەفەرکردن بۆ دەرەوە مەنع کرد لە کار دووری خستنەوە جیاواز لەوەی کە بەشێکی زۆریانی دەست بەسەر کردووە زۆر بە خێرایی بنێژێر محاکەمە و زەخت و زۆر بۆ ئەوەی کە بێستا ناچاریان بکە بە دانپێدانانی زۆرە ملیان لە باشترین حاڵەتدا پاشگەزیان بکاتەوە لەو هەڵوێستەی خۆیان لە هەمان کاتدا ئەوانەی نەک هەر بە بەشێک لەو ئاخێزە مەدەنی و جەماوەریە بەڵکو وەکو وەک دەڵێن وەکو ستونی پێنجمی دژمن چاوی لێدەکردن و پێی وابوو پیان وابوو کە ئەمانە بێستا عامل و دەستکردی یا ڕاستپاردەی دوژمنن ئەمانە دەستی دوژمنن لە ناو کۆمەلگادا و خەریکی بە قەولی ئەوان اختیشاش و ئاژاوەجێڕی و خراپکارین هەر بۆیە بە تونترین شێوە بەرخودی لەگەڵکردن زۆریانی لەو توێژە بێستا بە زیندانی درێژماوە مەحکوم کرد زۆریانی لە کاردوور خستەوە زۆریانی لە زۆر ماف بێبەش کرد زۆریانی ناچار بەوە کرد کە بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگ بنیا لانی کەم لەو ڕۆڵەی کە دەیانتوانی بیژێڕن بیان خاتە پەراوێزەوە و کەم تەئسیر و کەم کاریگەریان بکاتە ئەو جێگایی کە لەدەستی هات ئەوانە مەجموعەیەک بوون لەو تەئسیرە دوولایەنە چون ئەو شۆڕشا هەروەکو وتمان بەشێکی ئەگەر لەلایەنی کۆمەڵایەتیەوە لە پێناو خواست و ویستی چین و توێژەکانی کۆمەلگادا بەرەو پێش دەچوو و ئامانجێکی دیاریکراوی بوو کە لە سەرنجامدا ڕووخاندنی ئەو ڕژیمە بوو بەڵام لە هەمان کاتیشدا خۆ لایەنێکی دەوڵەت بوو کە دەوڵەت لە بەرابەریدا بەهۆی ئەوەی کە لە بێستا توانایی و هێزی ئەو ئاخێزە زۆر دەترسا زۆر بەجددی هەڵوێستی کرد زۆر بەجددی لە هەموو بوارەکاندا بەرەڕوو بۆەوە و لەم بەشەی باسەکەماندا زیاتر ئێمە تیش دەخینە سەر ئەو بەشی بێستا هونەرمەندان ئەو چین و توێژی وەرزشوانان خاوەن قەڵەم و ڕۆشنبیر و یعنی ئەو تەیفە زۆرتر ئێمە قسان لەسەر دەکەین کە ئەوانەش بەشێک بوون پێ بە پێی بێستا هەڵسوراوان و ڕێبەرانی بزوتنەوەکە کەوتنە بەر لێشا و بێستا شاڵا و هێرشەکانی ڕژیم و زەرروزیانێکی زۆریان بینی یا تاوانێکی زۆریان داوە سرفەن بەخاستی ئەوەی کە هەڵوێستیان گرت بوو سرفەن بەخاتیەوەی کە پشتیوانیان لە ئەو ئاخێزە کرده بوو یان لانی کەم خوازیاری کۆتایی هێنان بەو سەرکوتان و سەرکتە سیستماتیکانە بوون خوازیاری ئەوە بوون کە ڕژیم لە بەرابەر ویست و داواکاری خەڵکدا کۆتا بێت و مافەکانیان تا ڕادەیەک بەڕسمی بناسێت جواب بە داواکاریەکانیان بداتەوە بەڵام ڕژیم وەکو هەمیشە ئامرازی دەستی تەنیا سەرکوت بووە بە جێگای وەڵامدانەوە بە ویست و داواکاری بە جێگای ئەوەی کە
ویستی یا لانیکەم دەریچی هەڵوێستی ئەو توێژە لە کۆمەلگا بکات کە بۆچی ئەوانە لە تەنانەت ئامادەن ڕیسکێک بکەن کە مەوقعیەتی کاری و داهات و بژێوی ژیانی خۆیانە دەست بدەن، بەڵام دەستنە پاڵ حرەکەتێکی مەدەنی جەماوەر بەبێ ئەوەی کە دەرچی ئەوە بکایە وەڵام بەوە بداتەوە بە شێوازێکی زۆر دڕندە خویانەوە بە شێوازێکی زۆر وەحشیانە لەگەڵیان بەرەوڕووبەوە پەنای برد بۆ ئەمراضی سەرکوت هەروەک لە هەموو بەشەکانی دیکەدا کە لە بەشەکانی پێشووی بەناوەکانماندا ئاماژەمان پێکرد. بەڵێ زۆر سپاس بۆ هەموو ڕوونکردنەوەنە هاوڕێکەریم. لێرەدا دەچینە سەر کاریگەری بزوتنەوەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەڕاستی گەورەی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەوەدا بوو کە ئەتوانم بڵێم کە شتێکی حاشا هەڵنەگرە سنوورەکانی تێپەڕان. لێرەدا ئەمەوێ ئەو لە بەڕێستان پرسم بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە نێو ئێرانیە کۆژبەرەکانی دەرەوەی وڵات بڵێن. جەماوەری پێشکەوتن خواز و هونەرمەندان و سیاسەتمەداران و هاوشێوەکانیان لە وڵاتانەی تێیدا دەژین و وڵاتانی دەوروبەریش بە شێوەیەکی فراوان ڕەنگیدا. دەکرێت ئەگەر بەڕێزت لەم بارەیەوە کەمێ زانیاری زیاتر بدەیت بە بینەرانمان. پێم وایە ئەوەندە بەرچاو بوو ئەوەی کە بینرا، ئەوەی کە خەڵک شاهدی بوون، ئێمەش وەکو بینەران وەکو بەشێک لە کۆمەڵگە بینیمان هەروەک باسمان کرد لە بەشەکانی پێشوودا ئەو بزوتنەوەیە کە لە چوارچەوەی ئێران تێپەڕ بوو وە سنوورەکانی ئێرانی بەزاند و تەنانەت بە شێوەیەک لە شێوەکان جیهانی بووە. لە ئەوەڵین کاردانەوەدا ئەوەی کە بینیمان بە زۆری کاردانەوە لەلایەن جەماوەری دیاسپۆرا یا ئێرانیانی دەرەوەی وڵات نیشتەجێی دەرەوەی وڵات بووین کە لە یەکەم ڕۆژەکان یا لە سەرەتاکانی دەستپێکی شۆڕشدا ئەوان بوون بە ستونی ئەسلی یان پشتیوانەی ئەسلی ئەو بزوتنەوەی لە دەرەوە بۆ پشتیوانی بۆ گەیاندنی دەنگی جەماوەر بە دنیای دەرەوە بۆ ڕاکێشانی سۆز و بێستا هاوخەمی و پشتیوانی لەو بزوتنەوەیە. هەر بۆیە ئێمە شاهید بووین لە زۆربەی هەرە زۆری وڵاتەکانی هەر لە ئەمریکا لە کانەدا و ئوسترالیا و بگرە هەتا وڵاتەکانی ئوروپا لە شارە گەورەکانی ئەو وڵاتانە شاهدی بەڕێوەچوونی گەلێک ئاکسیۆن و ناڕزایەتی و کەمپەینی جەماوەری زۆر بەرین بووین. جیاواز لەوە کە ئەوە هەر زۆر زوو بە دەلیلی جەماوەری بوونیان بە هۆکاری هاوکات بوون و گشتگیر بوونیان زۆر زوو سەرنجی ئەو وڵاتانەی کە بێستا ئەو کەمپەینانەیە ئەو ناڕزایەتیانی لێبەڕێوە دەچوو سەرنجی وڵاتانی بەرەولای خۆڕا کێشا سەرنجی بێستا چاوی دووربینەکانی دنیا ڕسان و ڕاگەنەکانی دنیای بەرەلۆ خۆی ڕاکێشاوە. ئەوە بوو بە هۆی ئەوەی کە ئەو ئاخێزە لەو بوارەشدا ئەوەندەی دیکە دەنگ بداتەوە ڕنگ بداتەوە بە گوێی جیهان بگات. جیاواز لەوە ئەو کاریگەریە بووە هۆی ئەوەی کە بەشێک لە بێستا دیاسپۆرا ئەو بەشەی کە زیاتر لە بواری وەک دەڵێن لابیگەری یا لۆبیگەری و ڕاکێشانی پشتیوانی و حمایەتی ڕێکخرا و ناوەندە نێودەوڵەتیەکان لەو بەشەدا زۆر چالاک بوونەوە، تەنانەت لەگەڵ ناوەندە دەوڵەتیەکان لەگەڵ پارلمانەکان لەگەڵ ڕێکخراوە بەستا مافی مرۆڤی و ناوەندە مافی مرۆڤیەکاندا پەیوەندیان گردووە سەرنجی ئەوانیان بەرە و ئاخێزە ڕاکێشا جۆرێک ناچاریان کردن کە ئەوانە هەڵوێز بگرن مەوزع بگرن. ئێمە لەو فاسلێدا شاهیدی ئێجگا هەر زۆر قەتەنامە و ڕاگەیاندن و بەیانیەی پشتیوانی لەلایەن ناوەندە مافی مرۆڤیەکان لەلایەن کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتەکانەوە بووین بۆ پشتیوانی لەو ئاخێزە و مەحکومکردنی ئەو شێوە سەرکوتە وەحشیانەی ڕەژیم. و لە هەمان کاتدا زۆربەی وڵاتەکان لەژێر ئەو هێژمونی و بێستا زەختەی کە لەلایەن دیاسپۆراوە لە وڵاتەکانی دەرەوە لەسەریان بوو و کاریگەری کرد بۆ سەر تەنانەت خودی کۆمەلگای وڵاتەکانیش بە هۆکاری ئەوەی کە ئەو ئاخێزە ئاخێزێکی هەرۆکمان گشتگیر بوو، ناوەڕۆکێکی جیهانی بوو، خەڵکی بەشێکی زۆری خەڵکی ئەو وڵاتانەش نەک هەر دیاسپۆرا بەڵکو خەڵکی دانیشتووی ئەو وڵاتانە میلێتەکانی ئەو وڵاتانەش خۆیان تێدا دێتەوە بیست و خواستی
خۆیانیان تێدا دیتەوە. هەر بۆیە ئەوە بوو بە زەختێک لەسەر دەسەڵاتی وڵاتەکانیان لەسەر ناوەندەکانی بڕیار و حکومڕانی وڵاتەکانیان و ئەو وڵاتانیان بە زۆری ناچار کرد کە لە زۆر حاڵەتدا دەبوو لە خۆیان هەڵوێز نیشان بدەن هەڵوێستەکانیان چ بە شێوەی بێستا زەخستنە سەر ئێران چ بە شێوەی لە بەشی دیپلۆماسیدا وادارکردنی ڕژیمی ئێران بەوەی کە دەست هەڵگرێت لەو سەرکوتانە بەوەی داوان لێ دەکرد واز بێنێت لە وەحشیگەریە جواب بە خواست و ویستی خەڵک بدەنەوە لە هەمان کاتیشدا لە بەشێکی دیکێ ئەو کاریگەریانەداوە لە ناوەندە دەسەڵاتەکاندا ناچاریان کردن کە ئەگەریش زۆر کاریگەر نەبێت بەڵام لانی کەم بە شێوەیەکی هەدەفمەندتر بە شێوەیەکی ئامانجدارتر کۆمەڵێک ناوەندی دەسەڵات و لایەنی هێز و کەس و کەسایەتی بێستان ناو دەسەڵاتی ئێرانیان کردە ئامانجی گەمارۆکانی خۆیان گەمارۆیان خستە سەر و لە تەنانەت لەوەش ئەولاتر ئێمە شاهدی ئەوە بووین کە لە زۆری وڵاتەکان باسی بە تێرۆریست ناسینی سپای پاسداران هاتە گۆڕێکە لەژێر ئەو هەژمۆنی و کاریگەریەدا بینیمان یا شاهدی ئەوە بووین کە پارلمانی ئەوروپا بە کۆی دەنگێکی زۆر قاتە ئەو پرسەی بەڕسمی ناسی و دواتر کردیانە زەختێک بۆ سەر وڵاتەکانی وێستا پێکاتەی ئەوروپا وڵاتانی ئەوروپا کە لەو وڵاتەکانی خۆشیاندا لە پارلمانەکانی خۆشیاندا ئەوە کاری لەسەر بکرێکە بە دوای ئەوەدا بینیمان لە وردە وردە چەندین وڵاتن تا ئێستا کە ئەقدامیان کردەوە سوپای پاسداران دەخستۆتە لیستی ڕەش یا بێستا لیستی ترۆریستی خۆیانەوە. ئەمانە هەمووی ئەو کاردانەوانە بوون کە لە دەرەوەی سنوورەکان و لە ژێر بێستا کاریگەریەکانی ئەو بزوتنەوەیدا بوو هەروەکتمان ئەو بە دەلیلی ماهیەت و ناوەڕۆیشی ئەو بزوتنەوەیە تەنانەت هەروەکو پێشتریش ئاماژەی پێکرا دەوڵەتەکانیش بۆیان سەخت بوو لە بەرابەریدا بێتفاوت بوون هەروەکو لە پارلمانەکانیدا زۆر هێما و سمبولی جۆرا و جۆر ماندی ئەکتی جۆرا و جۆر ماندی لەوانە پێشتر ئاماژیان پێکرا وەکو بڕینی مووی سەریان و زۆر شتی دیکە لەوانەوە تەنانەت لە ناو کۆڕ و کۆمەڵ و ناڕزایەتیەکاندا ئێمە شاهدی ئەوە بووین کە زۆرێک لە پارلمانتارە بێستا پارلمانتاری ئەو وڵاتانە دەهاتن ناو حرەکەتەکانەوە و لە سخۆنگویان و لە وتەبێژانی ئەو ئاخێزانەوە ئەو کەمپین و ناڕزایەتیانە بوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێکەریم وەک کۆتا پرسیارم لەم بەشەی بەرنامەکەمان ئەمەوێ ئەوە لە بەڕێزت بپرسم سندیکاکانی کرێکاری ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هاوشێوەکانیان چ کاردانەوەیان لە بەرامبەر بزوتنەوەی ژینا و سەرکوتگەریەکانی ڕژیمدا هەبوو یان چ کاریگەریەکیان لەسەر ئەم بزوتنەوەی هەبوو لەو بابەتەوە ئەو ئیتحادیە کرێکاریەکان و لەوانە تەنانەت ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەو چوارچێوەدا دەگونجێن کەوانە ئەو بەشەی کە لە ئێران چالاکی دەکەن وتمان سەرڕای هەموو بێستا زەخت و زۆرێکە لە سەریان بوو سەرڕای هەموو مەترسیە کە هەڕەشەی لێدەکردن بەڵام شاهیدی ئەکتی زۆر بووین شاهیدی هەڵوێستی زۆر شۆڕجێرانە زۆر لێبڕاوانەی ئەو ناوەندانە بووین بە تایبەت لەلایەن ئیتحادیە کرێکاریەکان لەلایەن ناوەندە کرێکاریەکانەوە لەلایەن ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوە فێمینیستیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەوانە تا ئەو جێگایی کە توانیان بە شێوەی زۆر بە سەراحات بە شێوەی ئاشکرا پشتیوانیان لە ئەو ئاخێزە کرد چوونە ڕیزی ئەو ئاخێزەوە یا لانیکەم لە بەشی حیتەی دەسەڵات و توانە فعالیتی خۆیاندا بە دەرکردنی بەیانیە بەڕاگەیاندن بە مەوزع دەربڕین بە داواکردن لە ناوەندەکانی مافی مرۆڤی دنیا بێستا ئەکتیان نیشانەداوە مەوزعی خۆیان دەردەبڕی لە هەمان کاتدا لێک هەڵپێکراویی ناوەندەکانی مافی مرۆڤ یا بێستا ئیتحادیە کرێکاریەکانی ئێران لەگەڵ ناوەندەکانی دەرەوە ئیتحادیە کرێکاریەکانی دەرەوە بووە هۆی ئەوەی کە سەمپاتی ئەو لایەنانە لە دەرەوەی وڵاتیش بەدەست بێنێت لە زۆر ناوەندە کرێکاریەکان لە زۆر ئیتحادیە کرێکاریەکانی ئەو وڵاتانەیە مەشاهیدی ئەوە بوون کە بۆ چەندین جاری دووپات بووە ڕاگەیاندنیان لە پشتیوانی و ئەو ئاخێزە و محکومکردنی شێوەی بەرەو ڕووبوونەوەی ڕژیم لەگەڵ ئەو ئاخێزە دەربڕی هەر بۆیە ئەو بەشە باعیسی ئەوە بوو کە
لەگەڵ ئەوەی کە بێستا ئەو پشتیوانیە معنەوی و مادیەی بۆ بزوتنەوەکە ڕادەکێشا، بەڵام لە هەمان کاتیشدا ببووە کاناڵێک بۆی کە بێستا لە تەریق ئەو ناوەندانەی مافی مرۆڤ بە تایبەت لە ناو ئێراندا ڕاستی ڕووداوەکان واقعیەتی ڕووداوەکان بە دنیای دەرەوە بگات، جیاواز لەو ڕواایەتی کە ڕژیم بووی بۆ ڕووداوەکان ئەو کاناڵانە ببوونە بێستا وەسیلەیەک، ببوونە ڕێگەیەک دەریچەیەک بۆ گەیاندنی دەنجی واقعی و ڕاستەقینە یا ڕووی واقعی ڕووداوەکانی ئێران بە دنیای دەرەوە و هەر ئەوە ڕواایەتی ڕژیمی دەگۆڕی و لە عینی حاڵدا ماهیەت و ناوەرۆکی واقعی ناڕزایەتیەکانی دەگەیان ویست و داخوازی بەرحەقی خەڵکی ئێرانی دەگەیان بە دنیای دەرەوە و لە هەمان کاتیشدا جۆرێک بێستا لەباری ئەخلاقیەوە دنیای دەرەوە و بە تایبەت دەسەڵاتەکان و ئەو ناوەندانەی کە بەناو دیفاع لە مافی مرۆڤ دەکەن خستیانە کەوتنە ژێر کاریگەریەوە و دەبوو مەوزە دەرببڕن، لەوانە چاودێری مافی مرۆڤ، ڕێکخراوی مافی مرۆڤ و لە خودی بێستا ناوەندی نێودەوڵەتیدا ناچار بوون ڕێکخراوێک بە ناوی کۆمیتەی بێستا حەقیقەتیاب یا ڕاستی دۆست پێک بهێنن بۆ ئەوەی کە شوێن ئەو واقعیەتانە بکەون کە بێستا لە کاناڵی ئەو ڕۆژنامە گەرە مەدەنیانەوە یا لە زمان بێستا ناوەندە مافی مرۆڤیەکانی ناوخۆی ئێران، لە زمان ئیتحادیە کاریگەکان بزوتەوەکان یا ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوە فەمینیستی و ئازادی خوازەکانەوە بە دنیای دەرەوە دەگەی. بۆیە ئەمانە هەمووی بەرهەمی ئەو بەیستا هەڵوێست و مەوزەعگیریە ڕاشکاوانەی ئەو توێژە لە کۆمەلگا وەکو ئیتحادیەکان وەکو ڕێکخراوەکانی ژنان و تەنانەت ڕێکخراوی ڕۆشنبیران هونەرمەندان بە شێوەیەکی دیکە هەر لەو چوارچێوەیەدا هەمان تەئسیر و کاریگەریان بوو و ڕژیمیش زۆر بەداخەوە هەر لەو فاسلێدا لەگەڵ هەموو بێستا پێکاتەکانی دیکە ئەو لایەنانەشی وەکو هەموو خستە زەختەوە و زیانی پێگەیاندن سەرکوتی کردن تا ئەو جێگای کە توانی بێتی و هەر ئەوەش باعثیەوە بوو کە بە شێوەیەک لە شێوەکان ئەو بزوتنەوەی لەو حاڵەتی بێستا لەسەر شەقامەوە بگواردرێت بۆ شێوازی دیکە و بۆ تاکتیکی جۆراوجۆری دیکەی کە هەتا ئێستا ئێمە شاهیدین لە شێوازی جۆراوجۆری دیکەدا، هەر لەوەی کە بێستا لە زۆر شوێن نافەرمانی مەدەنی، لەوەی کە ئاسەوارێک لە شتێک بە ناوی بێستا حجابی ئیجباری نەماوە، لەوەی کە ئەسەن فەرهەنگی ژیانی کۆمەلگا گۆڕدراوە، لەوەی کە تەنانەت ڕژیم ئێستا ناچار بۆ لەم ڕۆژانی ڕابردوودا شاهیدی ئەوە بوون کە تا بێستا بەر لەوە شتێک بە ناوی موزیک لە ئێراندا حرام فتوا درابوو کە حرامە، بەڵام ڕژیم بۆ خۆی بۆ بە تایبەت لە سەرودەمی ساڵگەردی بێستا ساڵیادی ئەو ئاخێزەدا ئەوەی کە بێستا ئەو خانندانی بانگ دەکرد و بە شێوەی ڕایگان کۆی دەکردنەوە خەڵکی کۆ دەکردنەوە کە بێستا بەرنامە بەڕێوە بەرن بە شەقام بە شێوەیەکی ئاشکراوە مەجموعەیەکی خەڵکی لەدەور کۆ دەکردەوە. ئەوە بۆ ئەوە بوو کە بێستا هەم لەو کاتەدا کە ساڵیادی بزوتنەوەی ژینا بوو بەشێک لە خەڵک بەوە مەشغوڵکە، هەم لە یەکێک لە ئامانجەکانی ئەوە بوو کە ڕەنگە بەشێک لە خەڵک دووچاری ئەو تەوهمە بن کە لە شرایطێکی ئاوادا لە هاتەوە بیرم کۆنسێرتی بێستا ئەو گۆرانی بێژانە لەو کۆنسێرتانەدا دەتوانن ڕەنگە بە ئەکتی مەدەنی مەسەرەن هەرەوەی کە بێ حجاب لەوێ بەشدار دەبن، هەرەوەی کە لەوێ دەتوانن لە دەوری مۆزیک بڕەخسن و حرەکاتێکی مەوزونی ئاوە لە خوان نیشان بدەن، ئەوەش خۆی دەتوانێت دەربڕینی ناڕزایەتی بێ و کەڵک وەرگتن لەو دەرفەتە بێت. منزوری من ئەوەیە کە ئەمانە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا هەر لە کۆمەلگای مەدەنی هەر لە پراوێزی شارەکانەوە بگرە، هەتا ڕێکخراوی ژنان، هەتا ڕێکخراوی خوێندکاران، هەتا کرێکاران، هەتا مامۆستایان، خانەنشینان، یعنی بە ئام لەم بەحسەدا باسمان لە هونەرمەندان و ڕۆشنبیران و یعنی ئەو توێژ لە کۆمەلگاش تا وەرزشوانان کرد کە هەر یەک لە ئاستی خۆیانەوە بەشێک بوون لەو ئاخێزە و ئەو ئاخێزیان بەهێز کرد، لەگەڵ ئەوە دەنجی ڕەوا و بەرهەقی ئەو ئاخێزیان بە دنیای دەرەوە و
بەو توێژانەی هاوشێوەی خۆیان هاوپیشەی خۆیان گەیاند و سۆز و هاوپشتی ئەو ناوەندانەی دەرەوەیان بەرا و بێستا ئەو ئاخێزە لە ناوە ڕاشێشە. بەڵێ زۆر سپاس هاوڕە کەریم. لە کۆتایی بەنامەکەمانە پرسیارێکی تایبەتم نەماوە لەم بەشە، ئەگەر بەڕێستان نقطەیەک یان قسەیەکی ترتان هەبێ ئیزافەکەن بە قسەکانتان ئەتوانن بفەرمون. ڕاستەکەی پێم وایە کافیە، بەڵام یەکشت بەڵام لێرەکاندا پێوە ئیزافەکەم بەو باسانە یا ئەو کاریگەریانە چۆن ئەو بزوتنەوەیە تەنیا لە چوارچێوەی ئێراندا نەبوو، بەڵکە ناوچەکەشی بە جۆرێک خستە ژێر کاریگەری خۆیەوە. کاریگەری ئەو ئاخێزە تەنانەت لەسەر وڵاتەکانی دەوروبەریش زۆر بەرچاو بووە. گە زۆر بە کورتی باسی ئەوە بکەم لە ئەفغانستان گەرەکەم ئەگەر ئەگەر مەحدودێتێک لە کاتدا دەتوانم ئەتوانی پەردام. زۆر سپاس دەکەم. وتم لە وڵاتێکی وەکو ئەفغانستان کە بە دوای هاتنە سەرکاری تاڵبان جۆرێک کۆنەپەرستیی کۆنەپەرستتر لە دەسەڵاتی ڕژیمی ئێران لەوێ زاڵ بووەوە. ژنان لە ئەفغانستان بە چەند قات زیاتر لە ژنانی ئێران کەوتونە ژێر زەخت و زۆری بێستا سەرکوتگەریەکانی تاڵبان و کۆنەپەرستی و دەسەڵاتی ڕەشی تاڵبانەوە هەر بۆیە تەسیری بزوتنەوەی ژن ئازادی لە ئەفغانستانی ناو ژناندا زۆر بەرچاو بوو. ژنان لەوێ ئەو دروشمیان بەرز کردەوە، لە زۆر حرەکەت و ناڕزایەتی خۆیان دووپاتیان کردەوە. لە تورکیە بە هەمان شێوە ناو ئیتحادیەی کرێکاری تورکیە بزوتنەوەی ژنان لە تورکیە هەر زۆر زوو لە ناڕزایەتی و لە کۆبوونەکانی خۆیاندا ئەو دروشمیان بەرز کردەوە. و لە هەمان کاتدا لە وڵاتەکانی بە تایبەت ئەو چوار وڵاتی وەکو سووریە، عێراق و تورکیە و بە کوردستانی خۆشمانەوە کوردستانی ڕۆژهەڵاتەوە کاردانەوەکەی لە وڵاتانە هەر زۆر زوو بەستا هاوسۆزی بوو لەگەڵ ئەو بزوتنەوەیە. زۆر زوو سەمپاتێکی زۆر بەستا هاوشێوە و واقعی لەگەڵ دەربڕدرا، لەگەڵ ئەوەی کە جۆرێک سەمپاتی ئەو خەڵکەی لەو ناوچانە چ لە ڕۆژاوە ئێمە لە ناڕزایەتەکانیانە بەستا حرەکەتە ئەو حرەکەتی ناڕزایەتی ژنان بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان، لە ڕۆژاوای بێسە لە باشووری کوردستان ئێمە لە زۆر حرەکەتە ئەو ڕێکخراوەکانی ژنان و مافی مرۆڤ و زۆرێک لە ئەو ناوەندە ئازادی خوازانە زۆر بەسەراحەت هەڵوێستیان دەربڕی، سەمپاتی خۆیان دەربڕی. لە تورکیە بە جۆرێکی دیکە ئەسان خەڵکی تورکیە ئەوە ئەو پەیامیان پێگەی کە چون لە ناو تورکیەشدا ئەگەر چی جیاوازیەک لە باری ئازادی یا ئەو دیکتاتۆریەتە زاڵێک کە لە ئێران هەیە لە تورکیەدا بە جۆرێکی دیکە تا ڕادەیەک لە دموکراسیەت ئازادی بەیان هەندێشتی ئاوە دەبیندرێ، بەڵام لە هەمان حاڵدا خەڵکی ئەو وڵاتەش دەژێر زەختێکی واقعی و سەرکوت و خەفەقانێکدان کە پیان وابوو بێنی بە ئیلهام وەرگتن لەو ئاخێزەی ئێران لە ئاخێزی ژنجیان ئازادی پیاوا بوو جۆرێکی دیکەش لە بەرە ڕووبوونەوە لەگەڵ ستەم و سەرکوتەکان بە دوواداچوون بۆ ویست و داخوازیەکانی خۆیان بوونی هەیە. هەر بۆیە ئەو بزوتنەوەیە دەتوانم بڵم ئیلهام بەخش بوو بۆ خەڵکی ناوچەکەش بە شێوەیەکی گشتی، نەکرد بۆ خەڵکی ناوچەکە بڵکە بۆ وڵاتەکانی بێستا منتقەی قەفقاز و ئاسیای ناوەڕاست و لەوانەش ئێمە ئەگەر چی لە بە شێوەیەکی عمومی لە ناو جەماوەدا ئەومان نەبینی، بەڵام بەشی ڕاگەیاندنی ئازادی خواز و سربەخۆی ئەو وڵاتانە کەوتنە ژێر کاریگەریەوە. ئەوانە زۆری ئێمە شاهیدی ئەوە بووین کە بێستا ئەو ڕووداوانیان ساپۆرت دەکرد، ئەو ڕووداوانیان باستا بداوە، ڕنگدانەوەی ئەو ڕووداوانێک کە لە ئێرانن ڕادەگەیەندرا و لە بڵاوکراوەکانیانە ڕەنجی دەداوە. ئەمە بێستا بەشێکی لەسەر کۆمەلگا بووە، بەشێکی لەسەر خودی وڵاتەکان بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیە، وەکو دەسەڵاتێکی وەکو تاڵبان، ئەوانە کەوتبوونە ژێر تەسیرەوە و ترسی ئەوان لێ نیشت بوو کە بە ئیلهام وەرگرتن لەو ئاخێزە چ بەسا لەناو خۆیانە شتێکی هاوشێوە ڕووبدا. هەر بۆیە ئەو تەسیرێکی دوولایەنە بوو لایەکەوە ترسی خست بۆ دڵی ئەو دەسەڵاتانە لە ناوچەکەدا و لە لایشەوە ئومێد و هیوایەکی بێستا ئومێد بەخشی خست بۆ دڵی خەڵکی ناوچەکەەوە لەگەڵەوەی کە دەربڕینی بێستا خۆشی و پشتیوانی لە خودی حرەکەتەکە، بەڵام وەکو ئیلهامیان لێوەرگرت بۆ بەیانی ویست و داخوازەکانی خۆیان بۆ وەکو شێوەیەک لە شێوەی دەربڕین ناڕزایەتی و بەکارهێنانی وەکو تاکتیکێک لە ناڕزایەتی و
ئاخێزەکانی داهاتوی خۆیاندا لە وڵاتانە بەکاری بێت. زۆر سپاس هاوڕێکەریم بۆ هەموو ڕوونکردنەوەکان و ئامادە بوون جارێکی تر. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بینەرانی عزیز و دەستێ و هاوڕێیانی پشت کامێرانش خۆش. زۆر سپاس. بینەران و گوێگرانی خۆشەویست، لێرشە هاتیینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەشمان، بەڵام لێرەدا ئەمەیە بە ئێوەی بەڕێز ڕابگەێنم کە هەفتەی داهاتوو کۆتا بەرنامەمانە بێت لەسەر بزوتنەوەی ژنژیان ئازادی و بۆ بینینەوەی بەرنمەکانمان کە ئەمە پێنجەمین هەفتە بوو لەسەر بزوتنەوەی شۆڕژگەڕانی ژنژیان ئازادی قسەمان کرد. دەتوانن لە پلتفۆرمەکانی سوسیال میدیای کۆمەڵا بیان بێنن و هیوادارم هەفتەی داهاتووش لەگەڵمان نابن تاوەکو کۆتا بەرنامەی بابەتەکانیشمان ببین لەسەر بزوتنەوەی ژنژیان ئازادی، دواتریش بە بابەتی تر دێم وڵاتان. سپاسی هەموو لایەکانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان نابوون. هیوادارم توانی بێتمان کە زانیاری بەسوود و ڕوونکردنەوەی زیاتر بەخشین پێتان. جارێکی تر سپاسیەوەکەم تاوەکو کۆتایی بەرنامەکە لەگەڵمان نابوون. هەر شاد بن.